سەرەتای بەهارە تازە دنیا سەوز بووە کولیکە بەهاریەکان پێکەوە ژیانێکی نوێ دەست پێ دەکەنەوە. ئێرە دەڤەری بارزانە تاوەکو کۆکردنەوەی جووەکان لە ئیسرائیل بەشێکی زۆری جووەکان لێرە لەگەڵ موسڵمان و مەسیحیەکان هاوشێوەی ئەم کولیکانە پێکەوە دەژیان. ئەمە خۆنیا شێخ محەممەد دێ بۆ مەلە مستەفۆی خانووی ماڵە شێخەکانی بارزان لە نێوان هەردوو پەرزگەی مەسیحی و جووەکاندا بوو، بەڵام لەلایەن ڕژێمی بەعەس خاپور کراون. شێخ ئەحمەد بۆ مەڤەگەڕا وەختە خو سەد ماڵێ جووە سەدێ بسڵمانە سەدێ فەلا دەڤە گوندەی دۆیژیە بە سێ سەد ماڵ هەکە دژمنێک هات بۆمە ئەو جوو و فەلاش دۆ دەسەونە تڤەنگی دۆ چن گیا بۆرزانیە شەڕەکە ئەم چوونیە ئیرانێ چلۆ پێنجێ ئەو هەمت گەمە هاتن هەمت گەمە هاتنە ئیرانێ و چەکدار بووین چەند کیژێ جووە ئەستزانە شی بسڵمانە کرێ و یەت بسڵمان بووی یەت فەلاش هەوەتەوە یەت فەلاش هەندێکت هاتە بسڵمان بووی نوکەش بێ هەلێک و سەدامێ مرۆڤێت مەگرتێ چەند فەلاش دەگە گرتن ئەوی جەمەدانی سوور سەرە بێن و هە بارزانی حساب کرن. دوای دروستکردنی دەوڵەتی ئیسرائیل و کۆکردنەوەی جووەکانی هەموو دنیا لەو دەوڵەتە جووەکانی کوردستانیش لێرە ڕۆیشتن. چلو دوێ سی چل ماڵی جووە لێرە بی ئەم مەزنەوە جووە موشێتە بووتێ موشێ گو موشێ گەلێکی عاقل بێ هەمە خەڵکێکی پرسیارت خۆ پێت کردن چشتێ زۆرە درستە گوتە خەڵکێ زۆرە شارەزا و عاقل بی موشێ ئەمرێ من 5 ساڵ بیرۆ من هاتێ ماڵەکە جووە هاتە بە ئەها ماڵەوە هەلێرە بی نزیکێمە بی ناوێەوە ئیسحاق بوو کوڕێکێوە شەبەتای بوو کوڕێکێوە یوسێ بوو دیجاوش ساریا بوو ژناوش حەسنا بوو باشی چلۆ پێنجێ ئەم چۆی بۆ ئیرانێ ئەو ماڵی چۆ ئاکرێ چۆ نافوە جووە و نەهات ئێرە جۆرە خۆدی مەلا مستەفا لە ڕۆسیا بوو و شێخ ئەحمەد لە حەبسێ بوو و ملەتمە پەرە بێ نەفرێت دەشتێ جێمەیە چۆل بوو. مەلا مستەفا لەم خانووە لەدایک بووە کە بچووکترین کوڕی خانەوادەکەی بووە. پەرزگەی مەسیحیەکان تەنیا 20 مەتر لە ماڵی مەلا مستەفا دوور بوو. کاتێک مەسیحیەکان لە پەرزگە دەهاتنە دەرەوە بەشێکیان دەچوونە ماڵی مەلا مستەفا. ئەوە خانیە مەلا مستەفای بوو ئەوە کەنیسا مەسیحیۆیە ئەوە هەن تەکیا لێرەت گێرە خۆرن چێت کرد بزوری عالم تۆ لێرە خۆرن تەخۆر جوو فەلۆش لێرە خۆرن تەخۆر بەرق نەبی ئەوی دۆهێن لێرە تەکیۆی خۆرنێ خۆ نانە خۆن مەسەلە دینە هیچ خلافێکی نەبی بارزادا. بەپێی راپۆرتێکی ڕۆژنامەی تایمز ئۆف ئیسرائیل کە لە ساڵی 2013 بڵاوکراوەتەوە زیاتر لە 200,000 جووی کورد لە ئیسرائیل هەن و نیوەیان لە ئۆرشەلیم دەژین. هەروەها زیاتر لە 30 گوندی کشتوکاڵی کوردی لە وڵاتەدا هەن. ئێستا بە پیادە بەرەو پەرزگەی جووەکان دەچین کە کەمتر لە 1 خوڵک لە پەرزگەی مەسیحیەکان دوورە. مزگەوتیش کەوتۆتە نێوان هەردووکیان. ئەوە کنیشتە و جێ زیکریە زیکرێ یەهودیۆ لێرە زیکرتە کرد لەو کنیشتای ئەوێت هۆتە کنیشتێ زیکری کرێ ئەوێت هۆتە مزیافتی بسڵمانە زیکری کرێ پێیڤە ئیشتە کرد جوڵتە کرد درونەت کرد شوڵتە کرد پێیڤە چوونە ڕێکی چوونە جێ دوور وەکو برایە پاشی ئەوم چۆنیە 45 چۆنیە ئیرانێ مهاجر بین ئەویش چوف ناوجیۆ بۆ ئاکرێ پاشی هەنگی جوو چوون نەهات نەف ئێرازە چۆن بۆ لای ئیسرائیلە چۆن. ڕێگەی نێوان پەرزگەی جووەکان و مزگەوتی موسڵمانان کەمتر لە 5 مەترە. بەهۆی نەمانی جووەکان لە بارزان پەرزگەکەیان نۆژەن نەکراوەتەوە، بەڵام تاوەکو ئێستا شوێنەوارەکەی ماوە کە تەقێنراوەتەوە. بارزان محەممەد ڕووداو، دەڤەری بارزان.